چاودێران و ڕۆشنبیران سەردانەكەی مستەفا کازمی بۆ ئەمریكا بەگرنگ وەسف دەكەن و دەڵێن گرنگە پەیوەندی وڵاتان لەسەر هاوسەنگی هەردوو لابێت بۆ دژایەتیکردنی هیچ وڵاتێک نەبێت و عێراق درێژە بە پەیوەندیەکانی بدا لەگەڵ هەموو وڵاتان. بەڕێز مستەفا کازمی چەند خاڵێکی ڕوونی خستە ڕوو لای سەرۆکی ئەمریکا، داوای هاوڕێتی بەردەوام و ڕێزی سەروەری خاکی عێراقی کرد. بۆ مانایی ئەمریکا نابێت ئەو هاوڕێتیە بقۆزێتەوە بۆ بەرەنگاربوونەوەی ئێران، هەروەها ئێرانیش نابێ هاوڕێتی عێراق بقۆزێتەوە بۆ دژایەتیکردنی ئەمریکا. ئەم سەردانە سەردانێکی گرنگە بۆ عێراق لە ڕووی سیاسی و ئابووریەوە، چونکە چەندین کۆمپانیای گەورەی ئەمریکی دێنە عێراق و کە ئەمەش سوودێکی زۆری بۆ وڵاتەکەمان دەبێت. موقع أثر كبير. هنالك الجانب الاقتصادي، أرقى الشركات العالمية ستتولى الاستثمار في العراق. زيارة الكاظمي إلى واشنطن أعتقد أنها خطوة سەردانەكەی مستەفا کازمی بۆ واشنطن زۆر گرنگە و لەلایەن سەرۆکی ئەمریکاوە پێشوازیی گەرمی لێکراو، چەندین گرێبەستی گەورەشیان واژۆ کرد کە کاریگەریەکی زۆری لەسەر کەرتی ئابووری عێراق و چارەسەرکردنی قەیرانەکان دەبێت. بۆیە پێویستە هاوڕێتی عێراق و ئەمریکا بەردەوام بێت و سەروەری خاکی عێراق بپارێزرێت. هذه كلها مؤشرات بالاتجاه الصحيح وتدل على نجاح الزيارة. زيارة رئيس الحكومة مصطفى الكاظمي إلى سەردانەكەی سەرۆکی حکوومەت بۆ واشنطن نامەیەکی زۆر ڕوون بوو کە ڕاستی سەرجەم سێکتەرەکانی حکوومەت کرا، بۆ نمونە سێکتەرەکانی ئەمنی و ئابووری، و هەروەها نامەیەکیش بوو بۆ وڵاتانی دراوسێک کە عێراق بەرەو بەهێزی دەڕوات و پێویستە کازمی بە وریاییەوە مامەڵە بکات تاوەکو پەیوەندی ئابووری و سیاسیەکان پتەوتر بکات و وڵات بەرەو پێش بەرێت. سواء كانت دول الجوار دول الخليج وحتى واشنطن اليوم. لە کۆتایی گفتوگۆکانی نێوان مستەفا کازمی و دۆناڵد ترامپ لە واشنطن لەسەر چەند بابەتێک ڕێکەوتون کە بریتیە لە شەراکەتی هاوبەشی واشنطن و بەغدا لەسەر بنەمای خواستی هەردوولا بۆ چەسپاندنی ئاسایش و گەشەپێدان تا لە چوارچەوەی هاوپەیمانێتی نێودەوڵەتەکاندا گروپی تیرۆریستی داعش تێک بشکێنن. هەردوولا پابەندی دوورمەودای خۆیانن بۆ بنیاتنانی تواناکانی سوپای عێراق و بەرەنگاربوونەوەی هەڕەشە بۆ سەر بەرژەوەندیە هاوبەشەکانیان. تەکیدیش لەسەر ئەوە کراوەتەوە کە هاوکاری و ئەمنی هاوبەش دەبێتە بنەمایەکی بەهێز بۆ بەرفراوانکردنی هاوکاریەکان لە بوارەکانی ئابووری و سیاسی و مرۆیی و کلتوریدا. ئاماژە بەوەش کراوە کە پەتای کۆرۆنا سەلماندی کە پێویستە پێکەوە کار بکەن بۆ بنیاتنانی عێراقێکی سەقامگیر و گەشەسەندوو کە بتوانێت هەلیکار و خزمەتگوزاریە سەرەکیەکان بۆ هاوڵاتیەکانی دابین بکات و ببێتە هێزێکی کاریگەر بۆ دروستبوونی سەقامگیری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. گرنگی سەردانەی مستەفا کازمی بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەوەدایە گەڵ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەسەر پرسەکانی نێوان واشنطن و بەغداد بە شێوەیەکی ڕاستەوخۆ گفتوگۆ بکات. بە مۆشەخانی گەلی کوردستان، بەغداد.